دان و ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران لە شاری کفری بەکوێ گەیشتووە؟ دیارە ماوەی زیاتر 12 ڕۆژە مامۆستایان و فەرمانبەران لە سەرقەزای کفری بایکۆت هۆڵەکانی خوێندن بۆ بەهەمان شێوە داوامی فەرمیان لە زەرگیان دەستگاکانی حکوومەت ڕاگرتووە و ئەمڕۆ جیاواز لە پرسین ڕابردوو ژمارەیەکی زۆر لە کەسوکاران و لە کەسوکاری هەوڵاتیانی بەشداری خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەرانیان کردووە ئەمە لە کاتێکدایە پەروەردەی کفری و هەروەها بڕێوەبەری سەرجەم فەرمانەکانی قەزای کفری داوایان لە فەرمانبەران کارەکانیان خۆپیشاندانەکان کۆتایی پێبکەنن بەڵام مامۆستایان و فەرمانبەران کە سەرەوەی تاوەکو داخوازی و دەکرێت کەسا لە پشتەوە دیارە ڕێگەی نێوان کەلارە بەرامبەر و ئەمەژە دوانژە ئەم ڕێگایە دائەخرێت باز بڕیارە تاوەکو کاژکردزەی پڕۆ ئەم خۆپیشاندانە درێژەی بکرێت هەمان کاتە منەمی باسی بکەم کە ژمارەیەک لە نێزەکانی چاودێری خۆپیشاندان بەڵێ سپاس بۆ دیار جەمال پامنێرمان لە کفری لەگەڵمان بووی سپاس بۆ زانیارەکان.